دوای ئەوەی بە نووسراوی بەڕێوەبەراتی پەروەردەکانی سنووری سلێمانی مامۆستایان ئاگادار کرانەوە بگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن و کۆتایی بە بایکۆت بهێنرێت، پێیان بە دوواداچوونێکی مەیدانی ئەنجامدا و بەشێک لە قوتابخانەکانی بەسەر کردەوە. بەپێی بە دوواداچوونەکان لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینیش زۆرینەی مامۆستایان لە بایکۆت بەردەوام بوون. لە سلێمانی تەنها چەند قوتابخانەیە کرابوونەوە بێ ئەوەی وانەیان تێدا بخوێندرێت. تەنها لە 105 مامۆستایان گەڕابوونەوە خوێندنگاکان. لە بەشێک لە قوتابخانەکانیش تەنها بەڕێوەبەر و جێگرەکەی دەوامیان کردووە. ئەوی سانەویەکە کرابەوە بەیانی؟ سانەویەکە سەعات دەنا دویانەوە مەکتەب ئیتر مامۆستا نهاتبووە. مامۆستا نهاتبووە. چون بۆ مەکتەبەوە؟ چەند مامۆستاتان هاتبوو؟ سێ مامۆستاتان هاتبوو. لە هەموو مامۆستاکان سێ مامۆستا هاتبوو؟ چیان پێوتن؟ وەڵی ئێشتا هیچیان پێ نەوتی. مامۆستاکان یەک دوو دانێکیان هاتوون. هەمووی هاتون مامۆستاکان؟ نا وەڵڵا. زۆربیان وانە بێژن. زۆربیان نهاتوون. ئەرە وەڵڵا. زۆربیان نهاتون یا هاتوون؟ هەرچەندە لە گروپ و پیجی قوتابخانەکان داوا لە مامۆستایان و قوتابیان کرابوو بگەڕێنەوە بۆ خوێندن، بەڵام زۆرینەی مامۆستایان پابەند نەبوون. لە زۆربەی قوتابخانەکانیش کۆبوونەوە بە مامۆستایان کراوە. هەندێک لە قوتابخانەکان بەویان بڵاو کردوێتەوە، بەڵام ئێمە وەکو قوتابخانەکەی خۆمان بەڕێوەبەرەکەمان ئاگاداری کردینەوە بەوەی کە کۆبوونەوەمان لەگەڵ کا پاشان بڕیاری دەوام بین ئەگەر لە حاڵەتێکا مامۆستایان دەوام بکەن. و لە ئەسنای کۆبوونەوەکەیە یعنی ئەومان بۆ دەرکەوت کە فشارێکی زۆر لەسەر بەڕێوەبەرەکان هەیە تاوەکو فشار لە مامۆستایان بکەن بۆی دەوام بکەن. بەڵام ئێمە وەکو قوتابخانەکەی خۆمان لە کۆی 50 بۆ 52 مامۆستا تقریباً 6 مامۆستایە گوتیان دەوامەکەین، ینی 45 مامۆستامان ئامادەی داوامکردن دەبووین و وتمان تا ئەو کاتی داواکاریەکانمان بەتەواوەتی جێبەجێ ئەکرێت بە هیچ شێوەیەک دەوام ناکەین. دوای ئەوەی پەروەردە بۆی دەرکەوت و مامۆستایان پابەندی بڕیارەکان نابن، دەستی کردووە بە فشارکردن لە ڕێگەی بەڕێوەبەرەکانەوە. هەڕەشەی سزادانی ئاراستەی مامۆستایان کردووە. ڕۆژی دووشەمەیش نامەیەکی دەنگی لەلایەن سەرپەرشتیاری یەکەم لە پەروەردەی ڕۆژاوا ئاراستەی بەڕێوەبەری قوتابخانەکان کراوە و تیایدا هەڕەشەی سزای ئیداری لە مامۆستایان و قوتابیانیش دەکات. مامۆستانی ناڕازی دەڵێن ئەوان بە فشار و هەڕەشە بایکۆت ناشکێن و تا تەواوی داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بەردەوام دەبن لە بایکۆت. ئەمڕۆ دەنگۆیەکە بوو کە لە سۆشیال میدیا ئەوەی تەنی بوو کە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە، بەڵام لە ڕاستیدا وانە بەو چەژنە نییە کە سۆشیال میدیا و میدیاکانی تر بەداخەوە باسیەکەن. ئەوەی کە گرنگ بێت ئەوەیە کە تا ئێستا بەڕاستی هیچ کام لە داواکاریەکانی خۆپشاندەران و مامۆستایان جێبەجێ نەکراوەکە. ئێمە پێمان وایە و داواکاریانە ئەسڵەن هەر شەرمە حکومەتی خۆی بە حکومت بزانێت لەو جۆرە داواکاریانەی پێشکەشکەی، یعنی تۆ پێی بڵێ موچەم لە کاتی خۆیان بێرێ، تۆ پێی بڵێ پلەبەرزکردنەوەم و بە غێر قانونی لە 2014 ڕاگرتووە، یعنی ئەمانە هی ئەوە نین کە تۆ داواکاری لە حکومت بکەی. و هاتوون ئێستا ئەم شەڕە بە خۆمان نەفرۆشنەوە ئیعلامی چیان خستوەتە گەڕبەوەی کە بە حساب دەرگای خوێندنگاکان کراوەتەوە. جارێکی تریش ئەمە پێمان وایە ئەمە فێڵێکە یانەوێت بەم جۆرە پرۆپاگەندانە دەرگای خوێندنگاکان بە هەندێک کەس بکەنەوە کە یا حیزبین یا لە خۆیانەوە نزیکن. لە سنووری سلێمانی 1408 قوتابخانەی حکومی هەیە و دوای بڕیارەکەی پەروەردە لە کۆی ئەم ڕێژەیە تەنها چەند قوتابخانەیە کرابوونەوە، هیچ وانەیەکیش نەخوێندراوە. لە بەشێک لە قوتابخانەکانیش تەنها کتێب دابەشکراوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.